گەڕەکی سەردەشتا لە قەزای ناوەندی سۆران ژمارەیان 45 ماڵە تاوەکو ئێستا تۆڕی ئاویان بۆ نەبەستراوە. لەم گەرمای هاوینەدا بە تانکەر هەفتەی جارێک ئاویان بۆ دابین دەکرێت. 35 ماڵ زیاترین تا ئێستا پرۆژەی ئاومان نییە، تا ئێستا تەسیسی ئاو لەو گەڕەکەی نییە، یعنی چیوە دەگمەنە. سنتەری شاری سۆرانیشین کەشف و دەرخستە و هەمومان لەو کرایدارەی ئاو کتابەکەمان لە چاردەی هەشتی پارەوە لە ئیدارەی سۆرانە لای بەڕێز کاک هەڵگورد داوا لە ڕێگای جەنابتانەوە لە بەڕێز کاک هەڵگورد دەکەین هیمەتێکمان لۆ بکە مشکلی ئەومان هەڵکە. لە هاوینەندا زۆر ناڕەحەتین لە کێشەی بەیاویدا، چونکە هیچ مەشروعێکی ئەو لێرەنە تقریبان 7 بۆ 8 ساڵە بێ ئەمە لێرەین. کێشەی ئەومان زۆرە یانە بێ بیکڕنیانە بێ سول لەسەر چاو بیرەکان وەرگرین کە بەڕاستی زیانێکی زۆری هەیە لە ڕووی جیۆلۆژیەوە ئێمە نامانەوێت پەنابینە بەرەو شتانە. بەڕێوەبەری ئاوی سۆران بۆ چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی گەڕەکی سەردەشت و دێڵزیان دەڵێت پرۆژەیەکمان لەسەر ڕووباری کونەمار بە کوژمەی زیاتر لە ملیارێک دینار پێشکەش بە ئیدارەی سۆران کردووە بۆ ئەوەی بۆ ئەنجومەنی وەزیران بەرز بکرێتەوە و ڕەزامەندی لەسەر دەرببڕێ. پرۆژەیەکیمان تەقدیم کردە بە نزیکەی ملیاردێک و 200 ئەگەی خەڵەت نەبم. پرۆژەکە لەسەر ڕووباری کونەمارە حتایکیان بۆ دیکەین بە فیلترات واوەکە بودین ئێستا پرۆژەکە لە ژێر دەستی ئیدارەی سۆرانە بۆ یەک و بەرزکەم بۆ ئەنجومەنی وەزیران بۆ یەک و تامیلێکی تایبەت وەرگرن ئینشاڵڵا. دانیشتوانی گەڕەکی سەردەشت لە قەزای سۆران تەنها گرفتی ئاویان نییە، بەڵکو خزمەتگوزاری ڕێگاوبان و بنکەی تەندروستی و قوتابخانە و مزگەوتیشیان نییە. داوا دەکەن ئیدارەی سۆران خزمەتگوزاریان پێ بگەێنێت. معقولە دەورێت و هەموو ئاوی ئەتو لێرە بێ ئاو بە ئاوت نەبی بەجریکان ئاوا لە زیابینی ئەوە دیارشە گەڕەکەکە مەسەن مەسەن ڕێگا خۆر سبەی بیتە باران غێر ڕاستە ئەو بەردایان تێکردەوە خۆڵ بەردا بەس بیتە باران ئەو قوڕە تێتە سەری ئەو جادانە تێتە سەرێ سیاری گچکە بە زەحمەت ئەڕوە دەبی سیاری گەورەبی. ئەو گەڕەکە لە هەموو خزمەتگوزاریەکی ئەبێ بەشە مەسەلە جادان وەکو پێویست نییە، کارەبان هەتای ڕاهەیە باشە بەس لەوێ پەلاهەوە دوو خەتەکە وەکو پێویست نییە، مەسەلە ئاو هەر ئاون هەنیە نە پرۆژێ ئاوێ هاتیە. ئیدارەی سۆران خاوەنی زۆرترین سەرچاوەی ئاوا لە کانیا و ڕووبار، هۆکاری کەم ئاویەکەی نەبوونی پرۆژەی نوێ و کۆنی تۆڕەکانی ئاوا کە لەگەڵ ژمارەی دانیشتوانی یەک ناگرێتەوە. لە سنووری قەزای سۆران 32 گوند کێشەی کەم ئاویان هەیە و 1250 خێزان بە کۆبۆن لە ڕێی تانکەرەوە ئاویان بۆ دابین دەکرێت. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.